بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم ڕایگەیان دروستکردنی بەندا و بەبێ هەماهەنگی لەگەڵ عێراق ئەنجام نادرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەت دوو بیانووی هەیە بۆ دابەژنەکردنی موچە. بایکۆتی مامۆستا و فەرمانبەران لە سلێمانی ڕوو لە هەڵکشانە. سڵاوتان نەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم وەڵامی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق دەداتەوە و ئاشکرای دەکات دروستکردنی بەندا و بەبێ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجام نادرێت، چونکە ئەو بەنداوانە بەپێی پلانی استراتیژی ئاوی عێراق دروست دەکرێت. دوێنێ عەلی ڕازی وتەبێژی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بێ ئاگایی حکوومەت و وەزارەتەکەی لە نیازی حکوومەتی هەرێم بۆ دروستکردنی بەنداوی نوێ لە هەرێم پیشانداو. هۆشداریشیدا لەوەی دروستکردنی ئەو بەنداوە نوێنە مەترسی لەسەر ئاوی ڕووبارەکانی دیجلە و فورات دروست دەکات. ڕاشیگەیاندەبوو ئاگاداری ئەو ڕێکەوتنە نین کە هەرێم لەگەڵ کۆمپانیای پاوەر چاینای چینی بۆ دروستکردنی 4 بەنداو ئیمزای کردووە. لای خۆشیەوە ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم جەختی کردوتەوە دروستکردنی بەندا و بەبێ هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجام نادرێت و ڕەتی دەکەینەوە، چونکە ئەو بەنداوانە بەپێی پلانی استراتیژی ئاوی عێراق دروست دەکرێن. ڕەحمان خانی ئەوەشی ڕاگەاندووە ئەو هەواڵە بە مەبەست و ڕژێنراوە ئەگەرنا بەپێی پلانی استراتیژی ئاوی عێراق کە تا ساڵی 2035 دانراوە لە کۆی 90 بەنداو 60یان لە هەرێم دروست دەکرێن و هیچ بەنداوێکیش بەبێ ڕاوێژ و هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق دروست ناکرێت و ئەنجام نادرێت. بە پێچەوانەوە لیژنەی هاوبەشمان لەگەڵ بەغدا هەیە بۆ دروستکردنی ئەو بەنداوانە. زانا مەلاخەلیت سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی توند و هەڕەشە ئامێز ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات و ڕای دەگەێنێت دەبێت یەکێتی بزانێت نە هەولێر بەغدایە و نە پەرلەمانی کوردستانیش پەرلەمانی عێراقا تا بتوانن پەرلەمان پەک بخەن. دەژڵێت بەهۆی ئەوەی چەند جارێک داوای کۆبوونەوەی پەرلەمانمان کردووە و سەرۆکایەتی پەرلەمان بەدەم داواکەمانەوە نەهاتووە زۆرینەی پەرلەمانی بەکاردەهێنین. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕاشیگەیاند ئەمڕۆ داواکاریمان بۆ سەرۆکی پەرلەمان نییە، بەڵکو هۆشداریمان بۆی هەیە و ڕای دەگەێنین بابەتی یاسای هەڵبژاردن و کۆمسیۆن پێکەوە بهێننە پەرلەمان. دوای ئەو هەڕەشانە لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە میدیاکانی نزیک لە حیزبەکەی ڕاگەاند زەمەنی هەڕەشە زەمەنی پەنجەڕاوەشاندن تاقی کرایەوە و ئەنجامەکەیمان بینی پەشیمانی لە دواوە بوو، بۆی ئەمەش هیچی لێ سەوز نابێت. وتیشی ئەزمموی ساڵانی ڕابردووی هەرێمی کوردستان ئەو ڕاستی سەلماندووە هەموو ئەو بڕیارانی بە تاکڕەوی حیزبی دراون سەرنجام بڕیاری سیاسی بنیان ئابووری بەنەهامەتی بۆ خەڵکی کوردستان شکاوتەوە. باشتر وایە پارتی لەم حەقیقەتە تێبگات و ئەزمون لە هەڵەکانی ساڵانی ڕابردوو وەربگرێت. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش لە وەڵامی سەرۆکی فراکسیۆنی پارتی ڕایگەاند جوابی فراکسیۆنی پەرلەمانی نادەمەوە. ئەمڕۆ لە سلێمانی مامۆستا و فەرمانبەرانی کەمپی کۆنی زانکۆی سلێمانی بایکۆتی دەوامیان ڕاگەاند و لە کاتی بایکۆتەکەشدا ڕایانگەاند تا موچە دابەژ نەکرێت ناگەڕێنەوە سەرکارەکانیان. پەیامنێرمان پێڕاگەاندین ئەمڕۆ مامۆستا و فەرمانبەرانی کەمپی کۆنی زانکۆی سلێمانی بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و ڕایانگەاندووە ناگەڕێنەوە سەرکارەکانیان تا موچەی مانگی شوباتیان پێ نەدرێت. ئەوەشی خستە ڕوو ئەوانەی بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و مانیان گرتووە کۆلیژی پزیشکی زانکۆی سلێمانین و تا ئێستاش موچەی مانگی شوباتیان وەرنەگرتووە. لە سلێمانی بەشێک لە موچەخۆران هێشتا موچەی مانگی شوباتیان وەرنەگرتووە و ئەمڕۆژ عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند 14 ملیار پێویستە بۆ ئەوەی کۆتایی بە دابەشکردنی موچەی مانگی شوبات لە سلێمانی بهێنرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەت دوو بیانووی هەیە بۆ دابەژنەکردنی موچە، ئەویش دابەژنەکردنی موچەی هەندێک چین و توێژە لە سلێمانی لەگەڵ دابەژنەکردنی موچەیەکی تر بەر لە جەژن. عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەت بیانووی دابەژنەکردنی موچەی ئەوەیە لە سلێمانی موچەی هەندێک چین و توێژ دابەژ نەکراوە و دەیەوێت بەر لە جەژن موچەی تریش دابەژ نەکات. وتیشی سلێمانی ئابلوقەیەکی گەورەی خراوەتە سەر و بە هەردوو لە خەڵکی سلێمانی سزا دەدەن و هەموو پرۆژەیەکی سلێمانی و خزمەتگوزاری گشتیەکان ڕاگیراون و ئەوەی لە سلێمانی دەکرێت لایەنەکان دژی یەک نایکەن بەڵکو و دژی خەڵک دەیکەن. وتیشی ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکرێت ئەوە دوو ئیدارایی چارەسەرە و هیچ نەبێت خەڵک دەزانێت کام لایەن بەرپرسە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.